بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ بەڕێزان. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکە و لە ئێوارەیەکی دیکە لە بەرنامەی دوانگەی خەڵک داهاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان، تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک تا چۆن پێکنهێنانی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت دەبێتە هۆی درێژە کێشانی قەیرانەکانی هەرێمی کوردستان. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە و ئێوەی خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت پەیوەندی بکەن و هەروەها سەرنج و تێبینی خۆتان لەسەرم بابەتە و ئایدیا و تێڕوانینی خۆتان لەسەرم بابەتە بخەنە ڕوو تا چۆن پێکنهێنانی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت لە ئێستادا و دواکەوتنی ئەم پرۆسەیە وەک دەبینین و بۆ 3 مانگ دەچی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درا و ئەم دوو سەرۆکاتیە گرنگە لە هەرێمی کوردستان پێکنهێنراون. دواکەوتنی زیاتری لەمەی ئێستا چ زیانێک با وڵاتیان دەگەینێت؟ لەسەر ئەم بابەتە راپۆرتێکمان هەیە و دواتر پەیوەندەکانی ئێوەی خۆشەویست وەردەگرین. لە ڕۆژی 3 ئەیلول هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا و دواتر ئەنجامەکەی لەلایەن دەستگای دادوەری کوردستانەوە پەسەندکرا با پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دەبوو لە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 6 مانگی تشرینی دووەم دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرابە و گەورەترین لیست ڕابەسپێرێت بۆەوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێم تەشکیل بکات. بەڵام ئەوەی ڕوونە تا ئێستا یەکەم دانیشتن هەر باکراوەی ماوەتەوە و دەستی سەرۆکاتی پەرلەمانیش هەڵنەبژێردراوە و هیچ لیستێکیش بۆ دروستکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دیاری نەکراوە. ئەمەش کاریگەری خراپ دەبێت لەسەر کارەکانی دەستگاکانی حکوومەتی هەرێم و هەندێک جاریش بۆشایی یاسایی دروست دەکات و دەستگاکانی حکوومەت ناتوانن وەکو پێویست کاروبارەکانی هاوڵاتیان بەڕێ بکەن. هەروەها بۆ کێشە هەڵپەسەردراوەکانی نێوان هەرێم و بەغدا دەستگایەکی ڕەسمی نییە کە بڕواتە و کێشانە چارەسەر بکات، بەڵکو هەر حەزبە و بە تەنها وەفدێک تایبەت دەنێرێت کە ئەمەش کێشەکان زیاتر ئاڵۆز دەکات. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک لەسەر ئەم بابەتە سەرنج و ڕای ئێوەی خۆشەویست وەردەگرێت. بەڵە بەرەزان لەسەر ئەم تەوەرەیە دەمانەوێت کە گوێبیستی سەرنج و تێبینەکانی ئێوەی خۆشەویست بین لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون. لە سەرەتادا دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ناردووتانە. محەممەد علی دەڵێ ئەگەر سەرۆکاتی پەرلەمانی شێکلای بکرێتەوە کێشەکان وەکو خۆی دەمێنێتەوە و چارەسەر ناکرێت. هیواسایی دەڵێ ئومێدەوارین بە زووترین کات لە ئاناسیاسەکان ڕێک بکەون و کۆتایی بە قەیرانەکان بهێندرێت. سالار غەفور دەڵێت خەڵکی بە تەواوی بێزار بوو ئومێدیان بە ئاناسیاسیەکانیش نەماوە. سعید هەرکی دەڵێت حکوومەت زۆر بێ باکە قەیرانەکە چەندێک بەردەوام بێت خۆ هیچ کاریگەری نییە بۆ خۆیان. واتە ئەم قەیرانانەی کە لە 4 ساڵی ڕابردوو یاخود لە 8 ساڵی ڕابردووە شۆڕ بۆتەوە تاوەکو ئێستا درێژەی کێشاوە ئەگەر بێت و ئەوەندەی دیکەش کات بخانێت ئەوە زەربە بە نخبەی سەرەوە و بە سیاسەکان ناکەوێت ئاماژە بۆ دەکات. تەنها هاوڵاتیانی هەژار زیانمەندی سەرەکین. کاروانسار دەڵێت خی گەورە بەزەی بێتەوە بە حاڵماندا. ئەگەر چاوەڕێی پێکهێنانی حکوومەت بین حاڵمان لەوەی ئێستا باشتر نابێت. هیوا کاروان دەڵێت حکوومەتی جوود منەماڵە هەر خۆ بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت نیانە. کاک محەممەد یاخود کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە. کاک حەمەڕەشید سڵاوی خۆی گەورەتان لێبێت و یەکەم پەیوەندی بەڕێستانن لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ خۆی لە تۆش و لە بینەرار و لە بیسەرار و لە سافەکەت برای بەڕێزم تەوەری جوانە. زۆر سپاس. دا کێشەکە هەلەوەیدایە بەناو 4 ساڵدارێک هەڵبژاردن و دێموکراتی بەڵام وەخت بردنە سەر دیقەت بگرە بە حکوومەتی کاربەڵێکەر وەختەکەی دەبەنە سەر ئیدی ئەو دەست بۆ ئەو دەست و ئەو دانیشتن دوێنە گوێم لێە سەردانی یەکتریان کردووە دەڵێ دانیشتەکەی ئیجابی بوو لەمەوە دوا دانیشتەکان درێژان دەبێت. 4 ساڵەکەی پێدەبەنە سەر ساڵێکی 300 بۆ سەر دەخنەوە میلەتی هەژاریش کەیفە خۆیەتی چۆن دەژیە با بژیە قەیران بە دوای قەیراندا کێشە بە دوای کێشەدا کەڵەکەبوونی هەموو قەیران و کێشانە نازانم میلەت سەری خۆی بەڵێ لە خزمەتدام. زۆر سپاس لە خزمەت خۆی گەورەدا بین.
سێ مانگ وە تێپەڕ بۆ بەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەگەر 2-3 مانگی دیکەش یاخو ساڵێکی دیکەش تێبپەڕێت ئایا هێز وڵانە سیاسیەکان بەبێت جیاوازی هەمویان هیچ کێشەیەکیان هەیە زەرەرمەندی سەرەکی لە پێکنهێنانی حکوومەت دوجار کێیە بەڕێستان وەک هاوڵاتیەک چێ هەر میلەتە فەقیرەکە بازەکەی دەدا کاکە هەر خەڵکەکە لە چاوەڕوانیدا هەر خەڵکەکە چاوەڕوانی ئەوەی هەیە دەڵێ بەشک و ئینشاڵڵا ڕوحمیان بچیلێ ڕوحمیان بجوڵێ بەزیان بەو میلەتەی دابێتەوە حکوومەتێکی ڕێک و پێک و تۆکمەدا بمەزرێ و خزمەتی خاک و وڵاتەکەی بکە و خزمەتی ئەو میلەتەی بکرێ و میلەتی ڕێز لە حکوومەکەی بگریت بەڵام بەداخەوە ئێنایکەن بڵێن چی ئەم جاگلیشم لە ئۆپۆزیسیۆنە دەسەڵات قەید ناکە دۆ حیزبی دەسەڵات بەڵام حیزبەکانی دییناویان لە خۆیان ئۆپۆزیسیۆن کوا چیان پێیە چیان کرد دەباش شتێک نیشانی ئەو میلەتەی دەن نەخێرەوانی دیارە هەڵپەی دەسەڵاتیانە ببووچوونی من وای بۆ دەچن دەنا پێویست بوو لێگەڕابان لێیان دوورکەوتبانەوە بە ئەو دوو دەسەڵاتە بدانن ئەم 27 ساڵیان کردووە ئەو 4 ساڵەشی لەگەڵ بارە چیان کاک حەمەڕەشید پێتان وانییە دەکەنیان پێتان وایە کە چوونی ئەو هێزە ئەکتیڤانەی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون بۆ ناو حکوومەت دەتوانێت لە ناو حکوومەتدا گۆڕانکاری دروست بکات یاخود دەتوانن بیکەن یاخود بەشداریکردنیان لە ناو حکوومەت وەک هاوڵاتیەک چۆن دەیخوێنیەوە وەڵات بەس کێشە دروستکردنە بەشداریکردنیان نەهامەتێ بۆ میلەتەکەی 4 ساڵی ڕابردوو چماندی خراپتری دێدێ تەحمیل بە تێگەیشتی ئەمە بۆ ئەمە وەختە بڵێم کە لێم لێ نەکەنەوانەیە بزمەی دەکەن ڕاگری دەسەڵاتن لەمانە دەبوایە کاکە تۆ کە کابرا جا بەهانەش دروست دەبێ ئەگەر دەسەڵاتی چاکەی نەکا بەهانەی دەبێ ئاوان کەس بێ نەگەڕا ئاوەوەی کرد کاکەمە دەورێکمان دیوەژە ئەمە دەزانین وەزعتان چۆنن ئێدەبا لێگەڕێنەوە دوو دەسەڵاتە بزانین چ دەکەن بەڵام نا بەداخەوە مەبەستیان کوردایەتی و خاکووەتەن نیە و ئیتر دەستخۆشی لێ دەکەن بەڵێ سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوەوە سپاس بۆ سەرنجە جوانەکانی بەڕێستان کاک ئاوات لە چوارخوڕنەوە لەگەڵمانە کاک ئاوە سڵاوتان لێبێت و بەڕێستان چیتان هەیە فەرمونون ئێوارە باش کاک ئاوات بەڕێستان چیتان هەیە فەرمونون برایەکان هیچ لە وەزعەکە ناگۆڕێت چ تاسێک بێت چ پاش دوو مانگی دیکە پاش ساڵێکی دیکە لە بەرۆی وڵاتی تو وڵاتی موەسسە نیە برایەکەم ئەوانە بە شەخص و میجازی خۆیان وڵات بەڕێ دەبن وەکو چۆنمان بینیوە بەڕاستی چۆنیان بەڕێوە بردووە بە هەما شوێ بەڕێوە دەبن زانمە سروور بێ و نێچیر بێ و ئەوە بێ و ئەحەمد مەحموود بێ یەک تاکە شێخ دەسەڵاتیا هەیە کە بەسەریاندا ئەمر دەکا ئەوش مەسعود بارزانیە لە غەیری مەسعود بارزانیە بێ هیچ کەسێک دەسەڵاتی هیچ شتێکی نییە با کەسیش دڵ بەوەی خۆش نەکا بڵێ نێچیر دەگۆڕێت بە مەسعود دەسەڵاتی یان گۆڕانکاری دەکا چی مەسعود بارزانی چی لە 28 ساڵی چی مێشکیدا بووە چی پێشکەشی بەو میلەتە کردووە کە چۆن بەس سواری قسەکەی خۆی بۆ قسەکەی خۆی پێزۆر بووی حیزبەکانی دیکە و خەڵکی بێ هیچ دەبووە بە هەمان شێوە دەبێ بەداخەوە من گرێکی کەشمەیە بۆیە من ڕخنا تاساکە لە مەعارەزە دەگرم خەڵکێک گومێدێکی بە مەعارەزە خۆش بوو چکە پارتی و یەکێتی لە 28 ساڵی ڕابردوو ئەگەر ڕاست بۆ بینیڕە خۆمان کەڵکی ڕخنەگرتنیان پێوە نەماوەیەکە من پێشمەرگێکی دێرینم ساڵهای ساڵ بەدویانە بۆ زۆر بە باشی دەزانم من با لە ئەیزبەکەی جەناب تۆ دەستێتەوە خەڵک ئومێدێکی زۆری بە کۆمەڵ بوو بۆ بێگومان دەنگیشی کە زیاد کرد سێ ساڵە هەڵوێستی هەبوو هەڵوێستی جدی هەبوو لەگەڵ خەڵکیدا بوو بەڵام بەداخەوە من بەڕاستی چاوەڕوان نەکرا بوو کە چاوەڕوانتان کرد گەندەڵکار و مافیا حکومڕان بکە و ئێوە بەشداری لەگەڵ کاکە چیان تێتا بوو خەڵکەی تا ئێوە چاوەڕانی ئەوە بنەوانە پێتان بکە کاکە لە دزی و گەندەڵی لە بەهدەردانی سامانی وڵاتمی هیچ دیکان پێ نییە کاکە نایەنگەڕێن چۆنیان بڵێتە سەرێ باوایان پارتی وەکەتی حکومەکەی بەڕێوە بن و حیزبەکانی دیکە بە هەر ببنە مەعارەزە ئەنی بەڕاستی پێم سەیرە چاوەڕوانی چی لێ دەکەی کاکە ئەوان وڵاتی ئێمە وڵاتی موەسسە نییە کاتێک کە وڵات موەسسە نەبوو ئەوانە بەزیجاتی خۆیان وڵات بەڕێوە دەبن تۆ چاوەڕوانی چیان لێ دەکەی جارێکی دیکە دەستبانیان بۆ بگری جارێکی دیکە پەلکێشکەنەوە بۆ شتێکت بەش بدەن و چاوپۆشی لە هەموو گەندەڵی و فەسادەکانیان بکەن سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێزیشتان کاک ئاوات کاک بەرزان لە باریکەوە لەگەڵمانە کاک بەرزان سڵاوتان لەبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون
ئێوارەتان باش ئێوارەیەوەش باش زۆر سپاس فەرمونون سپاس دەستخۆشی بۆ بەرنامەکە سپاس بۆ بەڕێستان هیوای سەرکەوتنت بۆ خوازم پێشنیارێکیشم هەیە ئینشاڵڵا قبوڵیکەن زۆر سپاس سپاستان ئەگەر بکرێت کاتی بەرنامەکە دقەیە یان دوو دقە بۆ ئەو کەسانی کە پەیوەندیەکەن ئەوە زۆر باش وەگەرەوەتان بکرێت جاروایە کەسێکی وا بەڵێ سپاس بۆ سەرنجەکەی بەڕێستان هەوڵ دەدەین ئینشاڵڵا کە هاوکارانم بەم جۆرە بێت لە بەرنمەکانی داهاتووشدا کە بەڕێستان پێشنیاری دەکەن لەسەر تەوەری بەرنمەکە چیتان هەیە کاک بەرزان فەرموون لەسەر تەوەری بەرنامەکە بەرنامەکەتان دەستان خۆش بێ بۆ تەوەری بەرنامەکەشتان و حکوومەتی هەرێمی کوردستان چییە جادۆبانی مەزبوطە معاشی بۆ فەقیر و هەژار عیبی نییە قەسەخانەی بێکێشە و گیر و گرفتە ئەوەی شکەتی تەندروستێتی و پەروەردەیەتی و حکومڕانەکەیەتی بێکێشە و گیر و گرفتە هەروەش بێتەوە ئەوان ئیتر خەڵک چیەوێ ئەوەی کە ئەیەوێت حکوومەتی بەحسیش ئەوەی نەکرد کە خەڵک قبوڵی لە حکوومەتی بەحز نەکرد ئەمان کردیان ئیتر خەڵک گلەی لە پارتیوێکێتی چێتە هەرو خەڵکە خۆی بۆ دەنگیا بە پارتیوێکێتی هەروە بێتەوە پارتیوێکێتیش هیچ شتێکی وایان نەکردەوە کەواتە حکوومەت دواب بکەوێت هیچ کێشەیەک نییە ئیتر ئەم هێزانەی کە دەنگیان هێناوە حکوومەت کێشەی نییە پارتیوێکێتی حکومڕانی خۆیانەکەن هەر کەسێکیش ئەوان ئەتوان لە هەرچی سەرۆکارەکە چاکتازیەکەن چاکتایی چۆنەکەن ئەو کەسانی کە ئەیانەوێ گەندەڵی ئەوان دەرەخەن ئەوان کەسی خۆیان بێدەنگ نەکەن ئەو کەسانی کە گەندەڵیان کردو ئاێ دوو کەلیمە قسەکەن ئەوان گەندەڵەکان ئەشارن بەڵێ سپاس بۆ بەڕێستان کاک بەرزان لەباریکە بە تێبینیەکە یەکەم جار لە خۆتان ڕەچاو بکەین کە کات بۆ بەڕێزانی کەش دابین بکەین سپاس بۆ پێشنیارەکەت و سپاس بۆ سەرنجەکانی بەڕێزیشتان کاک سەنگەر لە هەولێرە و لەگەڵمانە کاک سەنگەر سڵاوتان لێبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون هەموو کاتێکتان باش فەرموون بەنسبەت درێژە کێشانی سەرۆکایەتی پەرلەمان و درێژە کێشانی خەیرانەکان هەوا مەسەلەیەوەش پارتیەوەش ئاهیدێوەش نینە لەو خەیرانەیە وە بزانم منە کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی ماوە بەڕاستی زێوێری خەڵکی کوردستان بە ئێستاکە بەعەکسەوە ئەنی تەمەشامەکە کورسەکە زیاد کردوویە بەنسبەت کورسەی چێشی حالنیە دانی بەنسبەت خەڵکی کوردستان بەس بەتایبەتی سەری هەم چیزەکان گۆڕان بوو لە 2009 خەرک دەوت عەشی باشدا بوو معاش باش بوو وەبوو منە ئیشکار زۆر بوو قەیران نەبوو گۆڕا ها چی گۆڕی وا پێدەچێت باشتر بێ بەسەر هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکاندا بەڵام ئەمانە کۆمەڵێک ململانەی سیاسی بوون کە ئەو هێزانە هەوڵی خۆیان داوە بەڵام لە کاتێکدا کە ئەم گۆڕانکاریانە ڕوونەدەن ئیتر بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیانی شەوە کاک سەنگەر لەسەر دواکەوتنی حکوومەت ئەگەر بێت و حکوومەت دوا بکەوێت پێکهێنانی و پەرلەمان پێکهێنانی و دەست بەکاربوونی بە تەواوەتی تێپەڕاندنی یاساکان لە پەرلەمان دوا بکەون دوجار چێ زەرەر دەکا هێزەکان زەرەر دەکەن یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر ئەمە ئەگەر تێبینیەکتان هەبێت سپاسان دەکەم لە کابینەی پێشوش دیتمانە کە پەرلەمان کورداخرا و پەرچی کەت و لەلایەن حیزب بەچی دەسەڵاتدار و لە حیزب بەچیکە لەلای شەریفشتی و ئەو خۆداگاداری هەموو شتەکان بەنسبەت زەرەر و زەرەرکاری هەر خەرکە زەرەر دەکات درێژەشانی حکوومەت بەس ئەمن هەپێستاکە معارضەش کاران نەریکە لە کوردستان بەنسبەت کۆمەڵ ئیسلامی بەنسبەت یەکگرتووی ئیسلامی بەنسبەت گۆڕان بەنسبەت نەوەی نوێژەوە دەرباری هەرچەر هەمیە وەزانم ئەگرینەوەی نوێژ گەلێک لەو کاکە باشتر نایە بەس ئەم حەز دەکەم کۆمەڵ ئیسلامی ئێستاکە زۆر لەو کاکە باشترە عنی لە حیزبەکانی کە بەنسبەتەوەی نوێ بۆ یەکگرتووە گۆڕانە ئەمن ئەوی بە حیزبەکی کارا دەبینم بەنسبەت ئۆپۆزیسیۆن باشتر نەک دەست لە بەشدار بی لە حکومەت بەشدار نەبێتن عنی بە خودی حیزبەکە عنی حەز دەکەم بەشدار نەبێتن ئەوە ڕێی خۆمە زۆر باش ئەمانە و قسەکانی پێشتریش سەرنج و ڕای خۆت نێمە ڕێز لە ڕای بەڕێزتان و ڕای هەموو بینەرانیش دەگرینەوە بە ڕێزانەی کە پەیوەندی دەکەن بەڵام لەسەر ئۆپۆزیسیۆن بوون یا خوچونە ناو حکوومەتەوە ئەوە دەبێت ئێمە گوێ لە خیتابی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بگرینەوەی کە لە ڕاگەاندنەکانەوە لە میدیاکانی و حەزبەوە دەردەکەوێت تاوەکو ئێستا ئەوان خوان یەکلان نەکردوتەوە کە بستنە ناو حکوومەتەوە و چاوەڕوانی وەکو دەڵێن هیچ کەسێکیشنی لە دەرگان بدرێت بەڵکو ئەوان کۆمەڵی خاڵیان هەیە کە
پێویستە ناو حکوومەتەوەکو لە خیتابی سیاسی ئەواندا وا دەردەکەوێت. بۆیە لە ئێستادا هاوڵاتیان بەم جۆرەی کە بەڕێستان و هەندێک لە ئەم بەڕێزانی پێشتریش کە باسییان لە چوونە ناو حکوومەتی کۆمەڵی ئیسلامی کرد هێشتا زووە بڕیار لەسەرەوە بدرێت ئاخۆ کۆمەڵ دەچێت یان نا، بەڵکو ئەوان دەڵێن لە هەموو کاتێکدا قسەیەکی تایبەت بەخۆی هەیە، فی کولی مەقام مەقال. ئیتر ئەوان بۆ کاتی خۆی هەڵگرتووە. بەڵێ کێمان لەگەڵدایە؟ کاک عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک عوسمان فەرموون. کاک عوسمان سڵاوتان لەبێ بەڕێستان، چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ فەرموون. هاوکارانم ئاماژە بۆ دەکەن پەیوەندەکەی کاک عوسمان پچڕاوە. من دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژەتان پێکردووە. کاک محەممەد علی دەڵێت ئەگەر سەرۆکاتی پەرلەمانی شێکلایی بکرێتەوە کێشەکان هەر چارەسەر ناکرێن. هیواسایی دەڵێ ئومێدەوارین بە زووترین کات لانە سیاسەکان ڕێک بکەون و کۆتایی با قەیرانەکانی هەرێم بهێندرێت. سالار غەفور دەڵێت خەڵکی بە تەواوی بێزار بۆ ئومێدیان بەلانە سیاسیەکان نەماوە. سعید هەرکی دەڵا حکوومەت زۆر بێباکە، قەیرانەکەت چەندێک بەردەوام بێت خۆ هیچ کاریگەری نییە بۆ سەر خۆیان. کاروانستار دەڵێت خۆی گەورە بەزایی بێتەوە بە حاڵماندا، ئەگەر چاوەڕێی پێکێنانی حکوومەت بین حاڵمان لەمە باشتر نابێت. هیوا کاروان دەڵێ حکوومەتی جودنە ماڵە خۆ هەر بۆ بەرژەوەندی خۆیانە. بەڕێزان لە هەر وڵاتێکدا شتێک هەیە پێی دەوترێت حکوومەت. حکوومەت جیهازێکە، حکوومەت دەستگایەکە، جێبەجێکاری ئەو یاسە و بڕیارانەیە کە لە عاقڵی ئەو وڵاتە دەردەچێت، واتە لە پەرلەمانی ئەو وڵاتە دەردەچێت. عاقڵەکانی هەر کۆمەڵگایەک لە شوێنێکدا کۆ دەبنەوە کە پێی دەوترێت پەرلەمان، لەوێ کۆمەڵێک یاسا بۆ ڕێخستنی ژیان و کاروباری ئاهاوڵاتیان دەردەکەن. هەڵبەتە ئەوە فەلسەفەی پەرلەمان و حکوومەتە، بەڵام لە وڵاتی ئێمەدا چۆن ئەمە پراکتیس دەکرێمە شتێکی دیکەیە. دواکەوتنی پێکهێنانی حکوومەت و دواکەوتنی پێکهێنانی پەرلەمان و دیاریکردنی دەستەی سەرۆکاتیەکەی بەتەکی دوجار لە زەرەری هاوڵاتیان کۆتایی دێت. کاک عوسمان جارێکی دیکە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. کاک عوسمان سڵاوتان لەبێ بەڕێستان، فەرموون چیتان هەیە؟ فەرموو کاک عوسمان. ئەم کاتە باش، هەموو کاتێکتان باش. کاکی قوربان زۆر سپاس بۆ ئێوە. تەوەرەکە لەسەر ئینەڕۆ؟ تەوەرەکە لەسەر تا چەند پێک نهێنانی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت زیان بە هاوڵاتیان دەگەیەنێت. فەرموون. وەڵایی من باوەڕم نە بە پەرلەمانەوە نە بە سەرۆکاتی هەرێم. زۆر باشە، کەواتە پێک نهێنانیان هیچ زیانێک بە هاوڵاتیانیش ناگەیەنێت. نەوەڵا ئازانی بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوە گۆڕان یەکەم داوای دژی سەرۆکاتی هەرێمە. ئەو ئەوت سەرۆکاتی هەرێم وایە ئیساگە لەو داوای سەرۆکاتی هەرێمە کە ئەمەیانی چی؟ بەڵێ ئەمە چەندی بەشەن گۆڕان لەلایەکەوە ئەوت ئێمە سەرۆکاتی هەرێمەوانە هیچ نەوەی ئیساگە داوای سەرۆکەکە ئەمە چەندی بەشەن. زۆر باشە کاک عوسمان، پێک نهێنانی حکوومەت ئەگەر بێت وڵاتێک حکوومەتی هەر تێدا نەبێت، ئەگەر بێت و دەستگای ئەمنی تێدا نەبێت، ئەگەر بێت و هەموو یاساکان بەسەرێکدا کەڵەکە ببن و کەس نەبێت جێبەجێام کە حکوومەت مەهامی حکوومەت جێبەجێکردنی ئەو بڕیارانەی و پاراستنی ئەمنیەت و کۆمەڵێک شتی دیکە ئەمان لەزەرەر بەچێ دەگەێن. ئاسایش ئەیبی نییە قوربان. بەڵێ ئاخە ئەمە یەکێک لە مەهامە گرنگەکانی حکوومەتداری. ئەگەر بێت و ئەم حکوومەتەی ئێستا بەسەر بچێت ماوەکەی لە ڕووی یاساییەوە دەکەوینە ناو فەراغێکی یاساییەوە، واتام حکوومەتە دەتوانێت ئیشەکانی خۆی هەڵپەسێرێت و وڵات وەک وڵاتێکی بێخاوەنی لێبێت. بەڵام ئەگەر بێت و حکوومەت پێک نهێندرێت ئەمە ڕوو دەدات. دواکەوتنی پێکهێنانی حکوومەت لەمە و دووە ئەم حکوومەتەی ڕابردوو دەبێتە حکوومەتێکی کاربڕێکەر وەکو پێویست ئیشەکان جێبەجێ ناکات. ئەمە تا چەند زیان بە وڵاتیان دەگەینێت؟ تەمەزیانی زۆر پێگەینە، چۆن پێ ناگەینە قوربان؟ بەڵێ هیچ نکات و موچە چا نکات و حکوومەت تەشکیل بێ هەروەکو تەشکیل نەبێ باشترە قوربان. بەڵێ
سپاس بۆ کاگۆسمان لە سلێمانیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێزیشتان. دەمەوێت جارێکی دیکە ئەمەژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم. کاک سعید هەرکی دەڵێ حکوومەت زۆر بێباکە و خێرانەکە چەندێک بەردەوام بێت خۆ هیچ کاریگەری لەسەر خۆیان نییە. کاروانسار دەڵێ خۆی گەورە بەزەی بێتەوە بە حاڵماندا خۆ ئەگەر چاوەڕێی پێکەنانی حکوومەت بین حاڵمان لەمە باشتر نابێت. بەڕێزان ئەوەی کە ئاشکرا پێکنهێنانی حکوومەت یاخود دواکەوتنی پێکهێنانی حکوومەت لە هەر کۆمەڵگەیەکدا زیانی بۆ سەر تاکەکانی ئەو کۆمەڵگەیە دەبێت ڕاستە و خۆ هەموو تاکەکان زیانمەند دەبن، چونکە وەکو پێشتر باسم کرد حکوومەت جیازی جێبەجێکردنی ئەو بڕیارانەیە کە لە پەرلەمانی ئەو وڵاتەوە دەردەچن. حکوومەت دەستگای جێبەجێکردنە، دەستگای بڕیاردان پەرلەمانە. ئەگەر بێت و پەرلەمانێک نەبێت کاروبارەکانی ژیانی هاوڵاتیان بە فیعلی بە شێوازێکی جوان و بە یاسا ڕێک بخات و کە حکوومەتێک نەبێ ئەو بڕیارانە جێبەجێ بکات و وەکو خۆی ئیتر ئەو وڵاتە وەکو وڵاتێکی بێخاوەنی لێدێت. لە ئێستادا وا 3 مانگ تێپەڕیوە بەسەرەوەی کە ئایا هاوڵاتیان دانەوێت کێ ببێت بە براگەورەی ئەم وڵاتە. هاوڵاتیان دەنگی خۆیاندا چاوەڕێن هێز و لانە سیاسەکە نەوانی کە کورسیان بردۆتەوە حکوومەت پێک بێنن پەرلەمان بکەوێتەوە سەر سکەی خۆی و ئەرک و ئیشەکانی خۆی جێبەجێ بکە. بەڵام ئەم کارانە وەکو پێویست تا ئێستا بەڕێوە نەچوون. هێزەکان لەسەر هەندێک شتی ناوخۆی تاوەکو ئێستا ڕێک نەکەوتون. ئەمانە وای کردووە کە حکوومەت درەنگ پێک بهێنرێت. ئەگەر بێت و حکوومەت لەمە زیاتر دوا بکەوێت کێ زەرەر دەکا؟ ئێوە سەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەرەمە بڵان. بەڵێ کێمان لەگەڵدایە؟ دایکی دالیا لە سلێمانیەوە. دایک دانیار ببوورە. دایکی دانیار سڵاوی خۆی گەورەتان لێبێت. بەڕێستان چیتان هەیە فەرموون. دەستخۆشی بەرنامەکە لێت. سپاس بۆ ئێوە دایکی دانیار. کۆرە پەرلەمانێکی حکوومەتێکی و یاسایەتی و شتێکی وەڵڵا هەر کە باسیەتەوە پەرلەمان حکوومەت لەگەر قێز دەڕشێتەوانی قەی ئەمانە شایانی ئەوان ببن بە حکوومەت و بە پەرلەمان و بە یاتە پەرلەمان تێپەڕێنن. دایکی دانیار بەڕێستان بۆچی بەم شێوەیە ناومێدن؟ تاکەی ناومێد نەبی کاکەگیان تاکەی ناومێد نەبی یعنی چیوا بەسەرم وڵاتانەیە لەسەر دەستی ئەمانەیە. بەڵێ يعني هالكيف درك بعد حقودي أول كأن فرلمان كان يلا كاكسران هلا رابط معروف واني هلا بازي كان إشي باشان كردوا يعني والله ما عليك ما بقي بلا حزب داير بري والله يا سو يعني تاع علي أو أنا إشي باشان قال والله ما كان كما باقي يسبو حزبك هذا كيف درك بعد حكومة البرلمان كده زور باشا دايكي دانيال بله ئەگەر بێت و حکوومەت پێکهێنانی لەمە زیاتر دوا بکەوێت هاوڵاتیان تا چەند زەرەرمەند دەبن؟ والله ملت زەرەرمەند دەبێت برایان خوان زەرەرمەند نابن ئەوان چ کێشەیەکیان هەیە بەس ملت فەوتە ملت قوڕی کراوە بەسەرا. دەستخۆشی لێکم. بەڵێ سپاس بۆ تێبینی و سەرنجەکانی بەڕێزتان دایکی دانیار لە سلێمانیەوە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێکرد حتمما دوجار هاوڵاتیان خۆیان زەرەرمەندی سەرەکی دەبن بۆ چووکە هێزێک یاخود جیهازێک نییە بۆی کە جیهەتێک نییە لانێک نییە بۆی ئەو بڕیارانی کە لە پەرلەمان دەردەچن جێبەجێ بکرێن. بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیە لە وڵاتی ئێمەدا لەبەرەوەی کە وڵاتانی تازە پێگەیشتون تازەوە سەرپێکەوتون لە ڕووی پرۆسی دیموکراسی و حکوومەتداری و ئەم بابەتانەوە نە پەرلەمان بە ڕۆڵی سەرەکی خۆی وەکو دەستگای یاسادانان هەڵدەسێت چونکە نوێنەرەکان ئەوانەی لە ناو پەرلەماندا نوێنەری حیزبین و ئیش بۆ حەزبەکان دەکەن و نە حکوومەتیش کە ئەرک و مەهامی جێبەجێکردنی بڕیارە دروست و چاکەکانی پەرلەمانە وەکو پێویست بڕیارەکان جێبەجێ دەکات. بەڵێ کێمان لەگەڵدایە؟ کاک شەهاب لەکوێوە؟ دەشار باژێڕەوە. سڵاوتان لەبێ کاک شەهاب. بەڕێستان لەکوێوە؟ کاک شەهاب لە شار باژێڕەوە. کاک شەهاب سڵاوی خوای گەورەتان لێبێ. لاسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموون. والله هیچ شیمان هەیە لەسەر ئێمە ئەگەر حکوومەت تەشکیل بێیان تەشکیل نەبێ هیچ بەژەوەندەی میلەتی تیان نییە. چۆن؟ ئەی وەڵای وەکو من وەکو خۆم وەکو خەڵکی مەنتیقەکە نابینم حکوومەت تەشکیل بێیان تەشکیل نەبێ هیچ شتێک نابینم. یعنی تەشکیل ببێ هەر
بەژەوەندی میلەتی تیانە تەشکیل نەبێت بەژەوەندی میلەتی تیانە واتە ئەگەر بێت و ئەم وڵاتە حکوومەتیشی تێدا نەبێت ئیشەکان هەر وەکو خوان لەسەر سکەی خوان هەردەڕۆن ئێمە چەند ساڵ حکومەت ینی ئیمانە چەند ساڵ نەپەڕمان نە حکومەت ینی شتێک نابینم ینی بڵێن ئەمە لەبەر من یەکشم زۆر پێ ناخۆش ئێستا بڵێ کۆمەڵ ئەندام پەڕلەمانیان لەسەر تەلەڤیزۆن دەڵێن وەڵڵای ئێمە لەبەر میلەت و لەبەر میلەت ئەوە ئەکەین و لەبەر میلەت و میلەت داواکاری وەڵڵاهی نە میلەت داواکاری هەیە نە میلەتیانی میلەت هیچ شتێک لە بەرژەوەندی میلەت ناڕۆ لە وڵاتی ئێمە بەڵێ بەفیعلی ئەمانە لە بەرژەوەندی وڵاتیان لە پەرلەمانن یاخود بەشێک لە وڵاتیان دەڵێن ئەمانە بۆ بەرژەوەندی خۆیان چوون بۆ پەرلەمان بەڵێ وایە بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجەکانی بەڕێزیشتان کاک شاب لە شار باشێرەوە کاک پێشەوە لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک پێشەوە سڵاوتان دەبێت سلام علیکم عەلەیکە سەلام کاک پێشەوە بەڕێستان چیتانێ لەسەرتەوە خۆشی بەرنامەکەت دیەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان وڵی خەڵکی کوردستان زۆر مەغرورە ئەوە تا ئێمە لە کەرکین ناوێرین دەرچنێ دەرسەوە لەبەر مداهەمە و لەبەر ئەم ئەسکەسارەتەی کەرکووکە هەر وڵی خەڵکی کوردستان یعنی زۆر مەغرورە و یعنی زۆر نامنێتە ئەڵێ پەرلەمان چییە و حکوومەت چییە و نازام چییە خۆزگای ئێمەشی سە لە کوردستان بیایمان بۆ خۆمان وە سەرفرازی تاوێ دانیشتایمان کاک پێشەوە ئێوە لە کەرکووکن ئێوە هیچ کێشەیەکتان هەیە ئێستا لەوێ وەڵی گڕ ڕۆژێ ئەوە مداهەمەی کۆڵانەکانەکەن و ئەم لاکەن و ئەو لاکەن و یعنی خەڵکەگرن و ئەرە وەڵا زۆر باشە هۆکار چییە لە کەرکووک کە ئێستا بەم دۆخەیە و بەم دۆخەوە هاوڵاتیان ژیان دەگوزارێنن لە کاتێکدا لە ساڵانی ڕابردوو ئەم شارە کە بە باخەڵی هەرێمی کوردستان بە قاسەی هەرێمی کوردستان ناودەبرێت کەوتە دەستی چەکدارانی عەرەب وەروەها حەشدی شابی و هێزانی کێستا دەستیان بەسەرداگرتووە بەڕێستان هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە وەڵا هۆکارەکەی بۆەوە کەوا خیانەتی 16 ئۆکتۆبەریان کرد و ئاوایان لە ئێمە و لە کەرچەکان کرد و ئەوەتانی ناوێرین هە بڵێن کوردین لە بازێ شوێن هەر ناتوانین بڵێن ئێمە کوردین خۆزگای ئێمەش لە کوردستان بیایمان و یەک تۆزێ سەرفراز بیایمان بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک پێشەوە لە کەرکووکەوە بەڵێ هۆکارەکەی زۆر بابەتی دیکەی تر لەسەر ئەم بابەتانە بە گشتی پەرتەوازەی گەلی کورد کە بەداخەوە بە درێژایی مێژ و گەورەترین زەربە کە لە خودی کوردراوە دوژمنان نەبوون کورد خودی خۆی بووە کاک فەرەیدون لە سەی سادقەوە لەگەڵمانە کاک فەرەیدون فەرموون هەموو کاتێکتان باش کاک فەرەیدون بەڕێستان گیانەوەڵایم پێم وایە درێژکردنەوە یان پێکهێنانی حکوومەت هیچ کە مەسەلەکە ناگۆڕێت چونکە ئەو نخوەیە کە ئێستا حکومڕان و پێشتری حکومڕان بوون هەر هەمان دەموچاوە بەڵێ پێم وایە گۆڕانکاریەک لە وەزعی ژیانی خەڵکدا نایەتە دی چونکە گۆڕانکاریە بێت لەو خەڵکا بکرێت ئەو خەڵکەش کە ئێستا نخوەی دەسەڵاتدارن درێژ بکرێتەوە ماوەکە و یان پێک بهێنرێت هەر هەمان دەموچاوی پێشووتەکەواتە گۆڕانکاریەک نابینین ڕوو بدات هەروکو خۆی مێنێتەوە لاگەری دواکەوتنی پرۆسەکە ئەگەر بێت و حکومەت زیاتر دوا بکەوێت پێکهێنانی چێ هاوڵات چێ زەرەر دەکا هاوڵاتی یاخود هێز وولانە هیچ زەرێک ناکەن دەسەڵات هیچ زەرێکی نەکردو هیچ زەرێکیش ناکا لە دواکەوتنی ئەوەی کە زەرەرمەندە هەر هاوڵاتیە درێت جا پێک بهێنرێت یا پێک نەهێنرێت هاوڵاتی بۆتە قوربانی ئەم پرۆسەیە بەڕاستی پێویستە هێز وولانە سیاسەکان چی بکەن بۆی کە زیاتر پەلە بکرێ بۆی کە زۆر حکومەت پێک بهێنرێت ئەگەر بێت و هێزە ئۆپۆزیسیۆنەکان بتوانن دەنگەکانیان یەک بخەن یەک دەنگ من لەسەر پێکهێنانی حکوومەت یان پێک نەهێنانیان بە هەر شێوەیەک بێت گرنگەوەیە یەک دەنگ بن چونکە ئەوانەی کە حکومڕانی ڕاستەقینەی ئەم وڵاتە بوون کۆمەڵی خەڵکی دیکە بوون ئەگەر بەم شێوەیە کە ئێستا هەیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان پەردەوابدەیان هەبێت و بەو شێوەیە بمێنێتەوە پێم وایە دۆخەکە هیچ ناگۆڕێ وەکو خۆی مێنێتەوە سپاس بۆ کاک فەرەیدون لە سەی سادقەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک پێشەوە لە قەڵازێەوە لەگەڵمانە کاک پێشەوە سڵاوتان لێبێت و فەرموون خوا لە بەڕێست و نەهانی کەناڵی پەیامیش زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر تەوری بەرنامەکە فەرموون
وڵی برامەوە دەڵێن درێژە تێدەری قەیرانەکان بەڵکو زیاتر درێژە تێدەری قەیرانەکان دەبێت بە تایبەتی هیچ فەرق ناکە لە ئامۆزەوە بۆ هەر لەو بۆ ئامۆزای دەگۆڕێت ئەو موچاوانە هەر لە لەژە لە حکومدان و لە دەسەڵاتدان لە نەوەتەکانەوە لە شاخەوە هەر لە هەشتاکانەوەوانە سیاسەتیان گەندەڵی بووە هەر لە شاخەوە کە هاتوونەتە شارژی چی لێ ناگۆڕێ بەڵکو دژەکان گەورەتر بووە ملەتی کورد زیاتر دەچەوسێنرێتەوە بەڵکو لە ڕژێمەکانی پێشووتری عراقیشەوە چەوساوینەتەوە ئێستاشە درێژە پێدەری و چەوسانەوەیە بەڵام داخەکەم ئەوەیە ئەو ڕۆکانە لەلایەن کوردەوە کە پێی دەڵێن کورد دەنا بە پێژیرای وڵاتانی یەکلیمین کورد چاوێرانن پێشتر ئیسلامیەکان تۆمەتبار بوون بە پێژیراوی میسر و ئێران و تورکیا و ئیخوان و ئەوانە هەموو هێزەکان بەداخەوە ئەو ڕۆکانە هیچ بە ئەلمانیەکان بە پێژیراوی هەموو هێزەکان وا بەیەکتر دەڵێن هەموو هێزەکان وا بەیەکتر دەڵێن کادیرانی هەموو هێزەکان هەریکان قسەیەک بە لانی بەرامبەر دەڵێن بەڵام قەیرانەکانە زیاتر ئەگە بە خۆپیشاندانەکان نەگۆڕا بە خۆپیشاندان نەگۆڕا خۆپیشاندان شەید کرا ئەوڕۆ لە ساڵیادی 12 ساڵیادی شەیدکردنی شەیدانی ڕانیە بەڵکو دەتوانم بڵێم سەرەتایەکی دەروادەی ڕاپەڕینە ئەگە شەهید لە ڕانیە کەوتە وەکو ساڵانی 82 هەشتاکان لە ڕانیە خۆپیشاندان و ڕاپەڕین دەستی دێگرت بەڵکو ئەوە مزدێنیە کە بۆ دەسەڵات کە ئەو ڕۆژێ ساڵیادی شەهیدانە مزدێنی بێ ئەوانش دەڕوخێن و ئەو پەڕێ ساڵی تر لە حکمدان وەکو سپاس بۆ سەرنج و تێبینەکانی کەوتوتر نەبوو لە دەسەڵات سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک پێشەوا لە قەڵازێ ئاماژەی بە شتێکی گرنگ کرد لە هەر کۆمەڵگەیەکدا زۆر جار ناڕەزاتی لە ئادای حکومڕانیدا ڕوودەدات بەڵام ئەوەی کە جێگەی داخە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە تەنانەت ناڕەزاتیەکانیش زۆر جار بە حەزبی دەکرێن تەنانەت حکوومەتیش بە حەزبی کراوە هەموو لایەنەکان بەسەرێکدا چڕژاوە زۆر جار ناڕەزاتیەکان قوربانیان لێ دەکەوێتەوە ئەمڕۆ ساڕۆژی کوژرانی دوو گەنجی خوێنگەرمی دڵپڕ لە هیوا بۆ داهاتووی خوان و گەل و نیشتیمان بوو کە لە شاری ڕانیە پارڕێک لەم ڕۆژەدا بەدەستی هێزە ئەمنیەکان و لە ئەنجامی دەربڕینی ناڕەزاتیدا کوژران ئەمڕۆ ئەم مەراسیمانە لەو شارە بەڕێوە چووە بەڵام بەداخەوە دەبوو ئەم ناڕەزاتیانە ببوونە هۆکاری ئەوەی کە هەر لەم شوێنانەوە بەڕاستی پرۆژەی چاکسازی و بنیادنانی وڵات و پرۆژەی ئاشتەوایی و دەست ناودەستی ناوەنهێز و لانە سیاسەکان دەستی پێکردبە بەڵام بەداخەوە ئەمە هی ئەمڕۆ دوێنێنیەوە ئەمە زیاتریش درێژە دەکێشێت ئەوین خان لە کەلارەوە لەگەڵمانە ئەوین خان سڵاوتان لەبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون زۆر سپاس بۆ بەڕێستان دەخوازم بەزووترین کار لاینەسیەکان ڕێککەون و ئەم بارودۆخە چاپەن و خەڵکی زۆر دار بۆ لە قسمەتەوە هیوا خوازینە بارودۆخە چاپەن لەبەر ئەوەی کە خەڵک زۆر ماندوو بووە لە دەستیان ئایا بەس نیە ئەم هەموو ساڵیان ئەم هەموو کاتە بەڵاوین خان فەرموون بەڵێ ئەم حکوومەتە زۆربەی شتەکان لە بەشەوەندی خۆیەتی زۆربەی بڕێ دەزاحەت هەموو لە بەشەوەندی فکر وە دیان لەسەر ئەم حکوومەتە زۆربەی دیانی لەسەر هەشاران دەگەێنێ دواکەوتنی ئەم حکوومەتە کە بەم هەموو تێبینیانەی کە لەسەرەتی دوزار لە زەرەری کێک وەتایی دێت لە زەرەری خەڵکم تایدی لە زەرەری کێ خۆوان پێویستە زۆر حکوومەت پێک بێنرێت وەکو هاوڵاتێک سەرنجی تۆ ئەوەیە کەواتە پێویستە بە هەر حاڵێک بێت حکوومەت زوو پێک بێنرێت بۆی خزمەتی هاوڵاتیان بکات بەم هەموو کورس و کاڵی کە هاوڵاتیان دەیبینن بەڵێ دەبێت حکوومەت لە بەرژەوەندی خەڵک بێن خۆی حکوومەت بۆ چی دامەچاو پەرلەمان بۆ هەیە بۆ خەڵکی نایە پەرلەمان بکو کابینەیەکی چۆڵ لە بەردەمی خەڵکدا بێت و خەڵکی سووت لێ لەم بڕیار و تێبینەکان بەڵێ سپاس بۆ ئەوین خان سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک هاوکار لەکوێوە لەگەڵمانە هاوکارانم کاک هاوکار لە سەی سادەخەوە لەگەڵمانە کاک هاوکار سڵاوتان لێبێت فەرموون سلام برایگیان زۆر سپاس بۆ بەڕێستان ئەگەر لە ڕێکەی مۆبایلەکەتەوە گوێ لە من بگری سپاس دەکەم بۆی کە ئەم دەنگدانەوێت دروست نەبێت فەرموون باشە برایگیان دەخۆشی بەرنامەکە و لێ سپاس بۆ بەڕێستان بەنسبەتە وەرەکەیش تۆ کاتە برا وڵی پێگەنانی خەڵمەت بوا بکرێ یا پێش بکرێ هیچ کاریگەرێکی لەسەر من و تۆی هاوڵاتی نادێت لەبەرەوەی وەکو بینیمە حکوومەتی عێراقی ئەوە تای سژنە تەواوی تەشکیل نەبوو
میلەتی هیچ پەکی نەکەوتووە ئەمەی خۆشحال هەر ئەوەیە ئەنجا حکوومەتیش تشکیل تشکیل نەبێت بەخوا بۆ خزمەتی من تۆ نییە ئەگەر لەبەر خزمەتی من و تۆ حکوومەتیان تو تشکیل کردایە حاڵی کە مندامەکانمان ئایتەوە نەبوو لە شەقام بکەون و دەستێکی نییە قاتێکی نییە لێ لە ساڵ 60 شمولی کەمەنداوی ناکات چونکە ئەم حکوومەتە تەنها تشکیل بکەێت لە بەرژەوەندی چەند کەسێک و چەند وەزیرە و چەند دەموچاوێکەوە بەس ئەوان سوودمەندە بدرێت نە من و توی هاوڵاتی بۆچی سوودمەندە بدرێت مقام لە توی هاوڵاتێکە بڕێن کێگارەکەی خۆمان بکەین و بڕێن ڕەنجەزەردێکی خۆمان دێتە بەرمیلە لەو تەشمان نایەنێ ماڵ خۆمان نابی سوودێنین ئێستا تەشکیلاتەش نەبێت و خواتی کاریگەریتی هەیە بۆ ئێمە کاتە کاگاوکار یەک داواشم لە کۆمەڵی ئیسلامی هەیە لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دوادار وەقتشم بە ڕۆحێکی گەورەوە وەربگرن کاگە هێزە تا ئێستا من بینێ بێتم لەم کات و ساتەیە بەرامبەر بە یەکێتی و پارتی هەڵوێستی هەبێت و جورەتێ بە بەرامبەر بە یەکێتی پارتی نەوەی نوێیە نەوەی نوێ لە سەرەتا هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردنانی هەڵبژاردنەکان چەند جارێ داوای لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی گۆڕان کردووە بە یەک و بە یەک دەست و بە یەک ئامانجۆ ئیش بکەن کۆمەڵی ئیسلامی هیچ وەڵامێکی نەوەی نوێ نەداوە بۆچی کۆمەڵی ئیسلامی نایوێ لەگەڵ نەوەی نا ئیشکات بگە بەلایەنی بەڵێ کاگاکاتی زۆرم پێدای کاتی زۆرم پێدای هاوکار سپاس بۆ سەرنج و تێبینەکانت لەسەرم تێبینی کۆتایی کەوتت تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە کاتی خۆی ئەوەی کە من لەناو ئەم بابەتانەدا بم و بیستی بێتم لە سەردانی وەفدەکان سەرۆکی جوڵانەوەکە سەردانی ئەمیری کۆمەڵی کرد ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەو کاتەدا 3 خاڵی پێوت وتی بۆ هەر کارێکی هاوبەش پێویستی بە متمانە و پلان و پێکەوە بوون هەیە هەتا وەکو خاڵیەکە متمانە دروست نەبێت لە نێوانە هێزانەدا ناتوان کار بەیەکەوە بکەن دیارە هەر یەکێکیان تێبینیان لەسەر یەکتر هەیە هەم نەوەی نوێ لەسەر کۆمەڵی ئیسلامی هەم کۆمەڵی ئیسلامیش لەسەر هێزەکانی دیکە ئەمە سەبارەت بەوەی کە بەڕێستان وتان ئیتر لە ژێرەوە ئەوان خۆیان چۆن سیاست دەکەن ئەمە با بۆ خۆیان جێبیاڵین فاتیمە خان لە دەربەندی خانەوە لەگەڵمانە فاتیمە خان فەرموون سڵاوی خوا لە ئێوە فاتیمە خان فەرموون وەڵاهی کاکجان تۆ نووسیتە تا چەند پێکنەهێنانی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت دەبێتە هۆی درێژەکێشانی قەیرانەکان ئێمە بەڵێ وەڵامی لێت حەزەکە هەر نەمێنێن نەک ئەوەی پێک بێت حەزەکەی نەمێنێن لە پێناوچیا باشە ئەوە هەر ئەو پەرلەمان و حکوومەتە نەبوو پار و پێرار و بەسەر تقریبا بۆ 4 ساڵە یەک بەرمیل لەوتی نەداتە میلەتی خۆی توخوا حکوومەتێک ئەمە نەخائین و خیانەتکار بەرمیلێک ڕەوا نەبینێ بە پارە بیفرۆشێت بە میلەتەکەی خۆی ئەیزا بەشکو لە بەهەڵام لەوتە ناکە ئەم خەڵکە چیم کردایە هەموو دەستکورت و داماوە وقابل هەمووی دەوڵەمەندێ هەمووی دەستکورت چاو لە خۆیان نەکەن ئەوەنە دەوڵەمەند و دەستکورتنی بۆ آخر ئەم هەموو فەرقەکەوە بەڵێ بەڕێستان وەک هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە حکوومەتتان بۆ ئەوە دەوێت کە بەرمیلێک 90 ساڵانە لە وەرزی سەرمادا بۆ ئێوە دابین بکات بەڵام حکوومەت ئەوەش ناکات بۆ بەڕێستان چ گرنگێکی هەیەگەر بێتەوە حکوومەتە پێک بێت یاخود پێک نەهێنرێت کە ئەمەی نەبێت وەڵای براگیان ئەم حکوومەتە هەرچی ئیشی گرۆتی بڕیاریدا لە زەرەری میلەت داوێتی کوا ئەوەتا معاشی کەم ئەندامی کردۆتە ڕبع و معاشی پیرەژن و بێوەژن و کەم دەرامەت و بێ باوکی بڕێ لەوە خراپترەوێ خوا باوکێک معاش نەداتە مناڵەکانی نەوتی نەداتە بیکاتە زۆفە ئەمە چ باوکێکێ خەڵک بەخوا باوکی وای هەر نەگەرەکە ئەوە کەی باوکرد باوکی میلەت نییە وەڵا زاڵ مستەمکارە ئەوە نەخراپە بۆ ئەم میلەتە ئەوە نەخراپە لەوە خراپتر هەر نایەت سەیری کە عالەما شتیوا هەر نییە ئەمە سابق لەوە تێ نادام لەوە تێ باخوا یاخوا وایش نەبێت بازن لەوە تێ باشتر نەبن خراپتر نەبن باشتر نابن ئەم پێکهێنانی من یەک ئێشناریشم هەیە بۆ کۆمەڵی ئیسلامی وەکو لایەنسیەک کە من ئەزانم ئەوان زۆر ئەنجیری میلەتن بە شەرت و شروط بڕۆن ناو حکوومەت و گەرچوون بڵێن ئەم زوڵم و ستەمە لەسەر میلەت نابێت کوا عقاری کوا سلفەی زەواج کوا پارەی کەم ئەندام کوا پارەی پیرەژن و بێوەژن و کەم دەرامەت و بێ باوک و ئەم هەموو پارە با توار کەناڵی بەزایی داخن ئەمە چێم هەموو کەناڵی هیچی سوودی وەڵڵای وەبیلای کەناڵ وایە سوودی شخارتێکی بۆ میلەتە نی زەرەری هەیە با توار کەناڵ داخن درۆ ئەکەن وەڵڵای بیلایی خوا ئاگای لێ هەیە
اما نخراف بو ام ملت نظام بس من ازانم وصفت انيرن بو مالي وهي وفاره فارن يباره بصفت انيرن مالو بيان بوخان اخون واخونه ايتر اوان البيان الله حرامي نالين اما ظلم مستمع اما هي ام فاره زۆرتە بەشی پشکی کەسێکی تر ئەی دەنەهێنێ. سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان فاتمە خان، سپاس بۆ پەیوەندی ئێوە بە تەکید زۆربەی سەرنجەکانتان دەقیق ڕاستن. نێچیروان کاک نێچیروان لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک نێچیروان دەمێکە لە سەر هێڵی پەیوەندی ببوورن. سەلام عەلەیکوم. فەرموون. عەلەیکە سەلام. فەرموون. بەخۆشی بەرنامەکەتان لێکەم. یەکێکە کەناڵ کارمەندی ئەم کەناڵە پیرۆزە ماتەکەم. سپاس بۆ بەڕێستان کاک نێچیروان. ئینشاڵڵا خوای گەورە بەهەشتان بە قسمەتەکە بە گەورەی خۆی. مامۆستا جان وڵی سەبارەت بە تەوەرەکەت بەڕێز. وڵی یعنی گوناحا گەبرێن هیچ نەکراوە، زۆر کراوە بە زۆریش ماوە. ئێمە هەمومان یەکدی چاپ بکەین، ینی یەکدی قبول بکەین. بەڕاستی واشم پێ باشە کەناڵە پیرۆزەکانی ئێوە ینی جەماعەتی یەکگرت و کۆمەڵ بچن بۆ پەرلەمان. بەڕاستی ناکرێت ینی بێ ئەم کەناڵ بێ ئیسلامی لەناو پەرلەمان ینی کۆمەڵی ئیسلامی یەکگرت و زۆر پیرۆزن. بەڕاستی پێم باشە ینی بەشداری لە حکومەت بکەن، ئەوها باشترە. چکە زۆر یاسا هەیە ینی ئێوە بەرگری لێکن لە یاسای ئیسلامی. ئەوە یەک. دووەم بەڕاستی ینی کاری باش هەر باشە. ئێستامە لە سۆران دانیشین. بەڕاستی ینی مدی شارەوانێکمان هاتێ لە سۆران، خوای گەورە بیپارێزی ئینشاڵڵا بەهەشتی بە قسمەت کە سۆرانی کرد تەبوک. ینی هەموو ئیشی کاری باش هەر باشە. ئینشاڵڵا خوا ینی حەقی وەیە وەکە و کابرایە ینی هەدیەکێت بەخشین. بەڕاستی کابرایەکی ئەوەندە پیرۆزە بڕۆ سۆران بووی تەبوک چەند خۆش بووە. ینی ئێستا دوو سایدێک ئەولای قیڕیان کردەی ئەولای تا مەزگایلەوەکە. ینی هەموو کاری باش هەر باشە، کاری خراپیش هەر خراپە. ئینشاڵڵا ئەمەش تاکە بن. ئینشاڵڵا ینی ئەو کە ئێمەش بە قەیرانی دارایی بوو، شەڕی داعش بوو، کاکە و هەموو میوانانە هەزار ینی 1,800,000 میوانە تو بێت. ئەمە دوو میوانمان دێ لە ماڵە خەممانە بێت تا زەمەکمان بێ. ئەو 1,800 میوانمان هەیە لە کوردستان کاکە. ئەو هەمووی بە پارە کرێ. ئاوە کارەبایە خزمەتگوزاریە پێویستی ژیانە. ئینشاڵڵا لۆمان تاکەوی. ئینشاڵڵا پشتوان بە خودا و پێغەمبەر و مارە بارزانی تاکە. ئینشاڵڵا دڵنیا وڵارێکی باش. بەو هیوایی هاوڵاتیانیش بۆەوەی کە ئاسوودە بن بتوانن وەک بەڕێستان بەم جۆرە بیر بکەنەوە چاو بپۆشن لەو کەم و کوڕیانەی کە لە ئەنجامی ململانەی ناشەریفانەی نێوان هێزە سیاسیەکان بەسەر هاوڵاتیاندا هاتووە. هەموو ئەوانە نەبینن بەڵکو بەم دید و تێڕوانینەی تۆ بیر بکەنەوە بە دڵنیاییەوە کەس کێشەی نابێ. کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک کاک عەباس هاوڕێیانم ئەگەر پێم بڵێن لەکوێوە لەگەڵماندایە. ئەلۆ کاک عەباس سڵاوتان لێبێت. فەرموو بەڕێستان لەکوێوە؟ زۆر سپاس. فەرموون لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ کاکە باشە ئێوە بێزەحمەت بۆیەوە هیچ بەشدار نابن لە حکومەتە. بەڵێ تا ئێستا بەشدار نەبوون. پێشونانی خۆمان هەڵەیە گامەگەر لەگایدت نەبێت پێم بفرێوە. چۆن تێنێگەشتم کاک عەباس ببوورە؟ پێشونانی ئێوە بەتەمانی بچنە ناو حکومەتەوە. کۆمەڵی ئیسلامی مەبەستە؟ بەڵێ کۆمەڵی ئیسلامی. تا ئێستا کاکات بکەی کاک عەباس. تا ئێستا نەوتراوە دەچین یاخود ناچین. گەم لەگایدت نەبێت پێم بفرێوە. بەڵێ تێنێگەشتم ببوورە بەردەوام بفەرموو. قڕبان چاوماقر مەیکوژنە بۆی کوژنە دەتوانێت. بەڵێ نەکوژێنراوەتەوە کاک عەباس بەڕێستان بڵێن فەرموون. ناچنە ناو حکومەتەوە و هین ناکەنەوە خەڵکەتان وا مشەوەش کردووە واین کردووە. بەڵێ ئەرە وەڵا هینەکەیەوە قسەکانی و هینەکانی ئەو بەوا ئەچێت وەکە یەکێک دەڵێ پێشونان فەرموویانە بەڵێ کاک عەباس تێگەیشت قڕبان گوێم لێتانە وابزانم تەندروستیتان وەکو پێویست نییە خۆت بگەێنە. بەڵێ کاک عەباس کاک عەباس لەسەر هێڵی پەیوەندی ماوە هاوکارانم دەی بەداخەوە نەیتوانی ئەمەی کە پێشینان دەڵێن پەیامەکەی بگەێنێت. هیچ پەیوەندی ترمان هەیە گەر هاوکارانم ئاماژە بۆ بکەن؟
بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی کاگاباس بەداخەوە هاوکارانم دەڵێن پەیوەندیەکەی خۆی پچراوەتەمە نەم دەکرد کە بە تەواوەتی ئەوەی کە لە ئایدیایدا بیگەێنێت چونکە ئێرە مینبەرێکە بەڕاستی بۆ گەیاندنی سەرجەم ڕاجیاوازەکان و زۆر جار من خۆم لێرە لەم بەرنامەیە داوا دەکەم کە بەڕاستی بەڵێ خۆم داوا دەکەم کە مەرج نییە هەموو ئاڕاستی قسەکان بەو ئاڕاستەیە بێت کە ئایدێ حزبێک یاخود کەناڵێک دەیهەوێت. ئێمە دەبێت زۆر لەوە گەورەتر بین و مێشک و دڵ و عەقڵمان زۆر لەوە فراوانتر بێت جێگەی هەموو قسەیەکی تێدا ببێتەوە و ئایدیا و تێڕوانینی هەموو کەسێک قبوڵ بکەین بەم جۆرەش نەبێت بە تەکید ئەوەی لێ دەکەوێتەوە کە لە وڵاتی ئێمەدا بەڕێوە دەچێت کە نە دەوڵەتداری نە حکومەتداری نە حەزباتیکردنمان بەهی خەڵکی دەچێت. بەو هیوایی کە کاتێکی خۆش وە ئێوارەیەکی خۆش بەسەر برن. ئەمەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک کۆتایی هات تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە کوردستانێکی ئاوەدان شادی و خۆشی بۆ گەشتلایەکتان. خواتان لەگەڵ.